دوای دراسی و کولی کۆڵینەیەکی وت لەگەڵ شەریکەی ئەتڵاس ئەسیل و لایەنی پەیوەندیدارەکان لە وەزارەتی کشتوکاڵ بە باشمان زانی کە دووەمین پێشەنگای نێودەوڵەتی کشتوکاڵی لە شاری سلێمانی بکەینەوە. زیاتر مەبەستیشمان بوو کە پیشەسازی کشتوکاڵیش بە هەمان شێوازە هەر لەو پێشەنگایە نیمایش بکرێ. ئامانج و ئێمەش لەم کردنەوەی ئەم پێشەنگایە کەوا زیاتر ناساندنی کاڵەکانی کشتوکاڵیە کە بە هاوڵاتیانی شاری سلێمانی و عێراقی بناسیێنین و ئەو کۆمپانیا بیانیانەی کە بەشداریت یاکەن زیاتر لە 90 کۆمپانیایە لە کۆمپانیا ناخۆیەکان و دەرەکیەکان کە لە 9 وڵاتی جیاواز بەشداریت یاکەن کە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە بەرووبوومی کشتوکاڵی و پیشەسازی کشتوکاڵی بەرەو پێشەوە بڕواوە ناساندنی بە خەڵک. ئێمە هیوادارین کەوا تەواوی ئەو کۆمپانیانی کەوا لە کەتی کشتوکاڵی کارەکەن بەشداری لەم پێشەنگایە بکەن و سەردانی ئەم پێشەنگایە بکەن کەوا زیاتر سوود لە بەرهەمەکان ببینن و کۆنتاک بکەن لەگەڵ ئەو شەریکە بیانیانەی ئەو پێداویستیانەی کە ئەوان پێویستیان پێ هەیە و تەواوی ژوورە بازرگانەکانی عێراقیش و شارەکانی خواروی عێراقی بەشداری لەم پێشەنگایە ئەکەن بۆ ناساندن و گرێبەست لەگەڵ ئەو کۆمپانیا ناخۆی و دەرەکیانە. ئێمە زۆر سوپاسی بەڕێزیشتانەکەین بەڕاستی ڕاگەیاندن دەورێکی باڵای بینیوە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی و ناساندنەکانی زیاتر گەیاندنەوە بۆ هاوڵاتیان و بە تایبەتی بۆ شاری سلێمانی هەرێمی کوردستان و تەواوی شارەکانی خواروی عێراق. زۆر سوپاس بۆ هەموودایە. بەناوی خوای گەورە تەبعاً سوپاس بۆ کاک سیروان کە ڕوونکردنەوەی دای بەڕێزتان بۆ کەناڵە ڕاگەیاندنەکان، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان. ئەمە بۆ معلوماتی جەنابتان دووەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە بۆ کشتوکاڵ کە لە ساڵی 2019 خۆشبەختانە بۆ یەکەمین جار خولی یەکەمی بەڕێوە چوو و زۆر سەرکەوتوانە کارەکانی خۆی ئەنجامدا و زیاتر چەندین گرێبەستی تیا ئیمزا کرا لە نێوان ئەو کۆمپانیا بیانیانەی کە بەشدار بوون لە پێشانگاکە و لە نێوان کۆمپانیا خۆماڵیەکان کە بۆ پێشخستنی سێکتەری کشتوکاڵ کە خۆشبەختانە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە زۆر بەجددی ئاوڕیان لەو سێکتەرە داوەتەوە کە ئەکرێ بڵێن لە ئێستاە سەرچاوەی دووەمی داهاتی وڵاتە، بەڵام بەڕاستی بە هۆی بەپیتی زەوی و زاری یاخود لەباری زەوی و زاری وڵات و عێراق هەرێمی کوردستان و عێراق ئەکرێ بڵین ئەگەر بەم شێوەیە و بە شێوەیەکی جددی حکوومەت ئاوڕ لەو سێکتەرە بداتەوە ئەتوانین بڵین ئەیکەینە ناوەندێکی زۆر گرنگ و سەرچاوەیەکی داهات ئەتوانین بڵین یەکەم لە کوردستانە. بۆیە ئەم سێکتەرە زۆر گرنگی پێدراوە و هەوڵ ئەدەین بە بەشداری کۆمپانیا بیانیەکان و ئاڵوگۆڕی ئەو زانیاری و زانیاریانەی کە هەیە و بە بەشداری ئامێر و کەرەستەی پێشکەوتووی کشتوکاڵی وڵات زیاتر ببۆژێنینەوە لەو سێکتەرە. بۆیە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی دووەمین خولیەتی وەکو کۆمپانیا ئەتڵەس ئەسیل کە ئەیکاتەوە لەو بوارەیە و هیوادارم کۆمپانیاکان زیاتر بەشدار بن و ئەو هاوڵاتیانەوێت لەو سێکتەرە سوودمەند بن و لەو کارستانەی کە لەوێ نمایش ئەکرێت سوودمەند بن سەردانی ئەو پێشانگایە بکەن و سپاسی ئەوەی بەڕێزیش بکەین. زیاتر لە 90 کۆمپانیا بەشداریتیاکەن لە زیادبوونی شایە چۆن زۆر کۆمپانیا تێشتان ناو نووسی خۆی نەوتووە لە 9 وڵاتی جیاوازە تەبعاً بەشداریەکەن تورکیایە، ئێرانە، ئەوروپایە، وڵاتانی عەرەبیە. ئێمە هەوڵمان ناوە زیاتر کۆمپانیا بیانیەکان بەشداری بکەن و کۆمپانیا ناخۆیەکانیش بە هەمان شێوە بەشداریەکەن. ئێمە هەموو نووسرایان بۆ ئەوکەین، خۆمان بە دواچوونی بۆ ئەوکەین، بە تایبەتی ئەو کەرەستانەی کە هێن بۆ پێشەنگای نێودەوڵەتی هەمان عەفوون لە گومرک بە نووسایی ڕەسمی بۆیانەکەن، پشگیریان بۆکەین هەموو کەرەستەکانە تاقڵ دەبێ. هاتنی فیزەکانیش خۆتان ئەزانن فیزە لە حکوومەتی عێراقیەوە دەرەچێ، بەس ئێمە کۆنتاکێکمان لەگەڵا کردوون کە لە فڕۆکەخانەکان داغڵیان بکەن بە شێوازێکی ڕەسمی داغڵیان بکەن. لامەتایساس کێشێکی ئۆتۆمان نەبووە، کێشەی ئەوەی کە جاری پێشەوە لامان لەسەر فەحسی کۆڕۆنا و شتەکە بوو کۆمەڵی کێشە بوو، تەواوی ئەوانیش هەموو داغڵ بوون، کێشیان نەما. بەس وەزعی ئەم کۆڕۆنای و کۆفی ئەمانە وای کردووە تۆزێ ئێمەش کاچین وڵاتانی دەرەوەی وڵات بە هەمان شێوە تووشی کێشە بین.
ئێمە هیوادارین ئینشاڵڵا ئەم کۆتایی ئەم نەخۆشیە بێت و وەزعەکە ئاسایی بێتەوە بۆ هەموو لایەک. بە ناوی خی گەورە زۆر سپاس بۆ هەموو لایەک. لە ڕاستیدا من داواکارم لە هەموو کۆمپانیاکان سەرەتای قسەکانم هەموو کۆمپانیا ناوخۆیەکان بەشداری لەم پێشنگای نێودەوڵەتی تاسلوزەدا بکەن کە بیستی دەیە بۆ ئەوەی شتە کاڵاکانی خۆیان نیشاندن لەگەڵ وڵاتانی تر منافسەی پێ بکەن ومێت دەکەم زۆرترین کۆمپانیا بەشدار بێت. بۆ زانیاری بەڕێستان سواز بۆ کاک نازم ئیشارەی پێکرد 20 تا 23 دا ئەو پێشنگایە بەڕێوە ئەچێەوە بە سپۆنسەر و پشتیوانی بەڕێز وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بەڕێوە ئەچێ کە بەڕاستی هاوکاریی زۆر جددیمانن بەڕێز خاتوبێگەرد و هەروەها ژووری بازرگانی شتازی سلێمانی زۆر بەجددی پشتیوانی ئەم پێشانگای ئەکەن چونکە بەڕاستی خزمەتە بە گەل و نیشتمان بۆیە لە ڕێگەی کاگوەسفی کە وەکو ڕاوێژکاری ژووری بازرگانی بۆ بواری پیشەسازی کشت و کاڵ هاوکارمانن کاک نازمیش هەروەها لە سێکتەری پەلەوەریە ئێمەش هیوادارین ئێوە پەیامی ئەم پێشانگایە بگەێنن بە گوێ و چاوی هەموو بیسەران و بینەران بۆ ئەوەی کە ئەم پێشانگایە ساڵ بۆ ساڵ بتوانێت لەو سێکتەرا خزمەت بکات. سپاس بۆ هەموو لایەکان.